ناوم ئاریان محەممەد عەبدوڕەحمانە سەرەتا بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەم پیشەم کوشنچیە لە ساڵی 2001ەوە بە شاگردی چوومەتە بەردەستی وەستا ئەحمەدی کوشنچی کە خاڵیشمە و وەستاشمە و لێرە ڕێز و سڵاوم بۆی هەیە هەتا ساڵی 2007 بە شاگردی لە بەردەستی ئەوە ئیشم کردووە لە دوای ئەو لە ساڵی 2007ەوە هەتا ئێستا سواز بەخوا دوکانی خۆم هەیە. بە شێوەیەکی گشتی لەم پیشەی ئێمە سێ جۆر ئیش هەیە: جوانکاریە، چاکاریە، پارێزگاریە. لە جوانکاریە ئەوەیە کەسێک سیارەیەکی کڕیوە ناوی سیارەکەی بەدڵ نییە، ڕەنگی سیارەکەی بەدڵ نییە، یاخود کوشنەکانی قوماشە زیاتریکەن بە جلد، ئەوە ئێمە دەستکاری دیزایانی ناوی سیارەکەی بۆکەین و بۆیە گۆڕین. لە چاکاریشە ئەوەیە کە وەکۆم سیارەی ئێستا لە بەردەستمانایە کوشنەکانی شەریکەی دڕاوە تێک چووە، ئێمە بە هەمان دیزاین و شێوەی شەریکەی خۆی چاکی ئەەکەینەوە. لە پارێزگاریشە ئەوەیە کەسێک سیارێکی بە تازایی کڕیوە گرانبەهایە ئەوێ محافەزەی بکات، کوشن و گاعی و بەرگی دەرگا ئەو شوێنانی کە پێویستە بۆ پاراستن شتی بۆ بەکاربێ بۆی بەکارێت. چەند جۆرێکی هەیە، ینی وەکو جلد هەیە، قوماش هەیە، شاموا هەیە، جلدی گاعی جیایە، جلدی کوشن جیایە، ینی هەر یەکە و هەر ئیشە و نوع ئەموادێکی بۆ بەکارێت. جیاوازیان هەیە لە چاو ساڵانی پێشوە، زیاتر ساڵانی پێشوو سیارەکان مۆدێلیان نزم بوو، ئێستا زۆربیان مۆدێلیان بەرزە و هەروەها شێوازی ئیشەکەش گۆڕانی بەسەرا هاتووە. ئەو کاتە تێگرتنی کوشن ئەکسەریەتی بەسەر بەرگی شەریکەیە بوو، بەڵام ئێستا جیاوازە ئەکسەریەتی بەرگی شەریکە لێ ئەەکەینەوە و ئەنجا بۆی دروستەکەین. بە شێوەیەکی گشتی ئەم ئیشەی ئێمە زیاتر لە وردەکاریە خۆی بینێتەوە، چونکە ئیشێکە بۆ جوانکاری ئەکرێت. جوانکاریش پێویستی بە وردەکاری زیاترە. هەرێک کاتیش گلەی ئەوەمان لێکرێت کە نرخەکانمان کەمێک بەرزن، بەڵام چەند جۆرێک مواد هەیە لێرە ئیشی پێەکرێ، موادی زۆر باش هەیە، موادی ئەتیادی هەیە، موادی عادی هەیە، ئەمانە هەمووی فەرق بە سیارەکانەکەەوە. هەروە شێوازی ئیشەکان هەنێ سیارە هەیە هەفتەیە بۆ 10 ڕۆژی پێ ئەچێت تا تەواو بێ، ئەمە بێگومان سعریان گرانترە. هەنێ سیارە هەیە کەمتری پێ ئەچێت، بەڵام بە شێوەیەکی عام ئێمە لێرە موادی زۆر باش بەکارهێنین بۆ ئیشەکان. بە شێوەیەکی گشتی ئێمە مامەڵەمان لەگەڵ شۆفێران ئەبێ زۆر باش بێ، چونکە هەر شۆفێرە و شێوازێک مامەڵەکردنی هەیە، جۆرێک مامەڵەکردنی پێویستە. هەنێک کەس هەیەتە ئێرە لەوانەیە خۆی کەمێک عەسابی گەرم بێت، تووڕە بێ یا شتێک بێ، ئێمەش سیارێکی پێ ئەڵێن ئەوەی تر بەلایەوە گرانە زیاتر تووڕابێ، بەڵام ئێمە زیاتر شتەکانی بۆ ڕوون ئەەکەینەوە و هەوڵ ئەین کە تێگەێنین لەوەی کە جیاوازی ئیشەکان و سیارەکان هۆکارەکەی ئەوەیە کە ئیشی جوانە و موادی باشتری بۆ بەکارێت. تێشی ئەگەێنی لەوەی ئەڵین موادەکە ئەگەر موادەکەت بۆ بگۆڕین بە عادی کەمتری تێچێ، ئیترە و کاتە ئەویش مامەڵەکەی ئێمە بەدڵە بێ و ئەگەر بتوانێت و بیەوێت بیکە ئەیکە ئەگەر نەشێوێت دەڵە سەرتان لێمە کاتێک تریە. بە دەقیقی دیابانی بە دیاریکراوی شتێک نییە بڵێ لە هاوین و لە زستانە ئێمە بەکارهێنین. ئەو موادانی کە ئیشی پێەکەین بە شێوەیەکی ئام لە هەر چوار فەسڵەکەی ئیشی پێەکەین، ئیتر جلد بێ یاخود شاما یا قوماش بێت، چونکە زۆربەی زۆری ئەو سیارانی کە ئێستا هەیە خۆیان ساردی و گەرمیان هەیە، ینی زۆر کێشەیان نییە لەگەڵ ئەوەی کە کوشنەکانی جلد بێ یاخود قوماش بێت. تەنها ئەو سیارانە نەبێ کە سارد و گەرمیان نییە، ئەگەر کوشنەکانی بە شاموا بمێنێتەوە یا بە قوماش باشترە بۆ حاڵەتی هاوین و زستان کە پەیوەندی بە گەرمە و سەرماوە هەیە. بەڵێ بە شێوەیەکی ئام ئەو موادانەی کە لە سیاری ئەڵمانیا بەکارێت بۆ مانەوە زیاتر ئەمێننەوە، هەمووەکو جلدەکانیشیان، هەمووەکو باغە و موادەکانی تریش کە لە ناوی سیارەکە بەکاراتوە بە شێوەیەکی ئام ئەڵمانی، دواتر ئەمریکی، دواتر یابانی. شێوەیەکی ئام شێوازی دوورین چەند جۆرێکە کە بۆ ئەو سیارانە بەسەر بەرگی شەریکەیە، نەک ئەوەی کە بەرگی شەریکە لێەکەینەوە، چونکە ئەوەی کە بەرگی شەریکەمان لێکردەوە پێویستێتی بە هەمان دیزایانی خۆی شێوازە دوورمانەکەی بۆ دەرکرێتەوە، بەڵام زیاتر ئەو سیارانی کە بەسەر بەرگی شەریکەیەکەین نەخشەکەی یاخود بۆکەین بە پاقلاوەیی، یاخود بۆ یەکەین بە خەتخەت، یاخود بۆ یەکەین بە لاکێشەی. بەڵێ کاتێک کە سیارەیەک بیدایەت دێتە ئێرە لەسەر داخوازی شۆفێرەکە خۆی چی ئەوێ، بۆ نمونە ئەوێ بەرگی کوشن تێبگرێت، ئێمە سەرەتا موادەکانی پیشان ئەین، شێوازی دوورین و نەخش و ئەوانەی پێڵین و لەسەر ڕەئی خۆی هەڵی ئەبژێرێ، دواتر دەست ئەکرێت بە هەڵوەشاندی سیارەکە و کوشن ئەکرێتەوە و ئەو باخەوشتانەی کە پێوێتی هەمووی ئەکرێتەوە،
بەرگی شەریکەی لێ ئەکرێتەوە و بەرگەکان هەمووی پارچە پارچە ئەکرێت و لەسەر خۆی سەر لە نوێ قیاز وەرەگیرێتەوە بە هەمان دیزایانی شەریکە بەم شێوەیە ئەدورێت و تێ ئەگیرێتەوە و کوشن ئەبەستێتەوە خرێتەوە ناو سەیارەکە. ئەم برا بەڕێزە هاتووە ئێستا بۆ لامان ئەوێ تاقم کوشتێک بۆ سیارەکەی دروست بکات خوازیاری ئەوەیە کە بە جلد و قوماش بیکات جلدی ڕەش و قوماشی بێجی ئێمەش ئێستا دوو ڕەنگی بۆ اختیار ئەەکەین کە پێمان وایە ئەم جلدە ڕەشەکە ئەمە هەمووەکو کوالێتێکی جلدێکی زۆر باشە هەمووەکو خۆشی موادێکی جوانە و هەروەها ئەم قوماشە بێجی بۆ بەکارهێنین لەگەڵ یا بۆ ناوەڕاستی کوشتەکانی ئەگەر خۆت ئەمەد بەدڵ بێ پێم وابێ ئەمە زۆر جوان دەرەچێت بۆ ئیشەکەی تو بەڵام من ئەوم پێ جوانە ئەوم زۆر پێ جوانە. ئەم سیارەی ئەم برا بەڕێزە چیای ڕیۆیە بەو شێوازەی کە ئەو ویستی ئەو تاقم کوشتەی بۆ دروست کرێ دوو ڕۆژی پێ ئەچێت تقریبان بۆ دروستکردنەکەی تاوان بەسەر بەرگی شەریکە شابۆیەکەی نەگەوەی بەرگی شەریکە لێ بکەینەوە بەڵام ئاواش هەر شتێکی ئەتیادی بۆ ناکەین شتێکی زۆر جوانی بۆکەین کە هەمووی قاڵبوو قیاسی خۆی بێت. هەنێک کەس یەتە لامان پرسیاری ئەوە کە ئایا بەرگی کوشتنی شەریکە لابەن باشترە یاخود بەسەر بەرگی کوشتنی شەریکە یا بکرێ بەڵام ئەوە بۆ ئیشەکە جیاوازە کاتێک بەرگی کوشتنی شەریکە لێ ئەکرێتەوە کە بە تەواوەتی ناشرین بوو بێت دڕابێت بێکەڵک بوو بێ بەڵام ئەگەر بەرگی شەریکە هیچ کێشەیەکی نەبێت تەنها بۆ پارێزگاری ئەوە کاتا بێ ئەو بەرگی کە بۆی دروستەکرێت بەسەر بەرگی شەریکە بکرێت. تابان بۆ دروستکردنەوەی ئەم تاقم کوشتنە کە وەکو شەریکی خۆی دروستیەکەینەوە ئەبێ پارچەکانی هەمووی بەم شێوەیە هەڵوەشێنرێت هەمووی پارچە پارچە بکرێ و لەسەر مێزەکەدا ئەنرێ و یەک قیاسیان وەرەگیرێ بەم شێوەیە. طبعاً هەنێکی سیارەش هەیە کە لەسەر پارچەکانی خۆشی قیاز ناکرێت ئەبێ لەسەر کوشتنەکە خۆی قیاس بکەین بەڵام بۆ ئەم سیارەیە ئەتوانین لەسەر پارچەکانی خۆی بەم شێوەیە قیاسەکانی وەرئەگیرێتەوە و دواتر ئەدورێت. طبعا لە دوای وەرگرتنی قیاس مەرحەلەی بڕین دەست پێیەکە کە ئەبێ لەسەر ئەو خەتەی کێشاومانە بڕینەکەی بۆ بکەین چونکە نابێ هیچ کەم و زیایەکی هەبێ بۆ ئەوەی دواتر ناشرینی یاخود چرچولۆچی لە کوشتنەکەیان ڕوونەیات. ئێستا ئەم ئیشەی کە لەبەردەستمانە ئەمە ئیشێکی جیاوازترە ئەم کوشتنە بەرگی حازری پێوەیە کە ئەمانە بەرگی حازرین چەند جۆرێک بەرگیش هەیە لە بازارە ئەمە پێم وابێ جۆری تورکیەکەیەتی کە پێوێتی ئەوێت ئەمە لێ بکاتەوە و ئەم بەرگەی تازە هێناوە ئەمەی بۆ تێگری. طبعا ئەم ئیشەی کە ئەیبینن بۆ ئەم سیارەیە کراوە بەرگی شەریکەی لێ کراوەتەوە واتە بەسەر بەرگی شەریکەیان نەکراوەتە کاتێک کە بەرگی شەریکە لێ ئەەکەیتەوە یعنی بە هیچ شێوەیەک مەجای ئەوە نابێت کە بڵێ چرچی تیابێ یا تۆزە شلو شێواوی تیابێ واتە بێ دوورمانی هەمووی ڕێک بێ قیاسی هەمووی مەزبوط بێ کوشتنەکە بە تەواوەتی هەست بکەی کە لە شەریکە ئەچێت نەک ئەوەی کە هەر کەسێ سێری بکە وازەح دیار بێ ئەم ئیشە شتێکی ئەتیادی بۆ کراوە ئەبێ وات بە شێوەیەک دروست کرێ هەر کەسێک سێری بکات نەزانێت دروستیش کراوە وا بزانن کە شەریکەیە ئەمە کوشتنی سەکنیەتی و ئەمەش کوشتەکانی داوایەتی وەگە بینن بە هەمان شێوەی شەریکی خۆی بۆی دروست کراوەتەوە بۆ پاراستن و زیاترمانەوەی جلد و قوماشی ناو سیارە ئەوەی کە زۆر گرنگە هەتا بکرێ زۆر بەکەمی لەبەر هەتاوە دابدرێ و کرێمی تایبەت هەیە کە بۆ جلدی ئەسلی بەکارێت تا جلدی بیلادی نەک جلدی ئەتیادی و تیجاری ئەو کرێمانە بەکار بێت بۆ ئەو کوشتانە 6 مانگ جارێک تەمەنی جلدەکە درێژی شکاتەوە و ڕەونەقی جلدەکە شوکو خۆیێڕێتەوە. بصراحة يعني دليت هذا المكان قبل 3 ساڵ لەمەوبەر ئەم شوێنکارم دۆزیەوە ناونیشانیان دامێ و وتیان وەکو شەریکە ئیشەکان دەرئەکاتەوە لەو کاتەوە تا ئێستا هەر ئیشێکی کوشنچێتی ئۆتۆمبیلم هەبێت دێم بۆ ئێرە و کوشتنەکان وەکو ئەسلی خۆی لێ دێتەوە پیکابێک و لێگززێکم هەبوو کوشتنەکانیان تەواو ماندوو بوون ئەم وەستایە بۆی نوێ کردمەوە وەکو کوشتنی ئەسلی خۆی ئێستاش لە بەغداوە ئۆتۆمبیلی کوڕەکەم بۆ هێناوە کوشتنەکانی سیستەمی گەرمی و ساردی تێدایە ئیشەکە وردەکاری و هێناومە تاوەکو و شەریکە نوێی بکەنەوە بەڕاستی ئیشی ئەم وەستایە زۆر جوانە وێنەی ئیشەکانی تەنانەت لە بەغداش نەمبینیوە کوشتنەکانت وەکو شەریکە دەخاتەوە بەردەست
بەرگەکەی و وایر و سیستەمی ساردی و گەرمێکەشی. دەربارەی نرخی ئیشەکانیشی بەڕاستی ئیشەکانی ئەندە جوانن بە پارە مەزەندە ناکرێت. من خۆم لەبەر کوالەتی ئیشەکەی نرخم زۆر بەلاوە گرنگ نییە. ڕەنگە لە شوێنی تری ئیشەکە بەکەمتر بکرێت، بەڵام کوالەتی وردەکاریەکەی زۆر جیاوازە. ئیشی ئەم وەستایە تەواو جیاوازە.